خەستەخانە هاوارهاتنیە لە دهۆک. ئەف خەستەخانەت کەفتە ناوبەرە سەنتەرێ پارێزگاها دهۆک و قەزا سیمەلێ کو پدرژدە ساڵە هاتیە پشتگۆ ئێخستن و داخوازیەکە زۆری هاوڵاتیان سەر هەبوو تایبەت یەن دەرڤەی دهۆک. بێگومان ئەف مستەشفێ بۆ خەڵکێن سێمێلێ بۆ باتێلی و بۆ فایدی و بۆ وڵاتی نوێری گەلە گرنگی خۆ هەیە و دخواستێن وڵاتی نوێ ناوچێژی بۆندێک و ئەف مستەشفێ بێتە کاملکردن لاتان و کەناعەتی کامل. ئەڤە 10 ساڵە خەڵکی هەرێما کوردستانی تایبەت پارێزگەها دهۆکێ چاوەڕێیە ئەف نەخۆشخانە بێتە تەمامکردن لێ مخابنی و حتانێکە نەهاتیە تەمامکردن ئەگەر بێتە تەمامکردن بۆ خەڵکی گەلک باشە. پارێزگارێ دهۆک ژی هۆکارێ نەتەمامکردنا vê xesteخانê di Kongereke Rojavayî de dadiyar kirin. Em pêwîstî meyopê heybez bû vê qonağê danana berê bunyatî û çêkirina nexweşxana çareseriya penceşêrê zarûrîtir e şwê çînkî nûkê em ê şûlê xwe li vê re dike. û her wesa avakirin û timamkirina nexweşxana devera Amêdiyê zarûrîtir e şwê. Ew jî înşallah bi qonağê dîv de dihête çareserkirin. هاوڵاتیان سێمێل و نەحیا و کۆمەڵگەیان سەر پێوە دبێژن بۆ تەنگاویە تادگەهنا نەخۆشخانە تەنگاویە لە دهۆک گەلک دەم پێوە دچێت لەوڕا بەرهەفکردنا vê خەستەخانە هاتیە پشتگۆ ئێخستن هەش بۆوان زۆر گرنگە و داخواز دەکەن لەز لێ بێتەکردن. شەوڕە قەدر کورد ساد نیوز دهۆک.